چەند ساڵی پێش ئێستا ئێوارانێکیان چوومە بازار زۆر دڵم بە بامیەوە بوو. بامیە تازە دەرچوو بینیم لەسەر عەرەبانە ئاجا بامیە یەکەم بەرەکەی زۆر خۆشە، زۆر دڵمە بامیەوە بوو. ڕبع کیلۆیەک بامیم سند بە 1000 دینار. خستمە ناو سیارەکەم و لە پتەنیشتی خۆما دامنا لە ڕێگا پیاوێکم بینی لە ناو بازاڕە وتی مامۆستا ئەچیتەوە؟ وتم بەڵێ. ئیتر لەگەڵ ما سەرکەوت و دوایی کاتێ دابەزی عەلاگەکەی منیشی لەگەڵ عەلاگەکان خۆیان داگرت. منیش بینیم بامیم بردەوە دڵم خۆش و بامیە بخۆم زۆرم پێ ناخۆش و لەسەر دڵم قورس بوو. بامیەکەی منی داگرت و حەزم نەکرد یعنی پێی بڵێم. ئیتر لە دڵی خۆما ئەوتم کورە قەیشێکە دیارە قسمەتی ئەویتیا بووە ئەوشی گیانی بێبابیوە. دوایی کە گەیشتمە ماڵ چوون بۆ مزگەوت لە ڕێگا کە پێشەوە بچمە ناو مزگەوتۆ پیاوێکی بەتەمەن هەبوو زۆر، یعنی پیاوێکی چاک و بەخشندە بوو، خوا عەفوی کە ئێستا وەفاتی کردووە. هەر یەکسەر دەستمی گرتی مامۆستا بوەستە 10,000 دا پێم. وتم ئەمە چییە مامە حاجی؟ وتی حەقت نەوێت تۆ بیگرەوە هەدیەی منە بۆ تۆ. لە دڵ خۆم وتم بەخوا مامە حاجی یان تۆ نازانی چییە ئەمە، بەس من خۆم ئەزانم ئەمە چییە. ئەمە ڕێک دەبە یعنی بەخشین بە یەک بەدەیە. وتم ئەمە بەڕاستی ئەمە پارەی بامیەکەی خۆمە وەرێگرمەوە. بەڵام تۆ نازانی چییە، تۆ لە نیەتی خۆتە ئەیدەی بە من هەدیە، من خۆم ئەزانم هەدیەکە هیچ چییە.